بەڵێ بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت دەربارەی دۆخی بەنزین لە ئیدارەی سۆران نرخەکان جیاوازی هەیە ئەوەی من تێبینیم کردووە لە بەنزینخانەکان گەڕاوم لە 11 بەنزینخانە گەڕاوم تەنها 3 بەنزینخانە بەنزینی 850 دیناریان هەبووە کە بەنزینی نۆرماڵە بەشێک لە بەنزینخانەکان شاشەکانیان کوژاندۆتەوە هیچ نرخێکیان نەنووسیە و بەشێکیان بەنزینی نۆرماڵیان هەر نییە دیارە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم ئەمڕۆ نرخی جۆرەکانی بەنزینی دیاری کردووە بەنزینی سامانە سروشتیەکان بە 750 دینار دابەشەکرێتن هەروەها بەنزینی نۆرمال نرخەکەی بە 850 دینار دیاری کردووە و بەنزینی محەسەن بە 1000 دینار و هەروەها بەنزینی سۆفەریش بە 1200 دینار نرخەکەی دیاری کراوە بەڵام ئەوەی من تێبینیم کردووە لە بەنزینخانەکان گەڕاوم هەر بەنزینخانە و بە جۆرێک نرخەکەی نووسرابوو و دیاریکراوە بە تایبەتی بەنزینی محەسەن و سۆپەر لە هەندێک لە بەنزینخانەکان بەنزینی محەسەن 1450 دینار نووسراوە و هەروەها لە هەندێک شتریان 1250 دینار نووسراوە لە هەندێکیان 1500 دینار نووسراوە و هەروەها بەنزینی سۆپەریش بە 1590 دینار نرخەکەی نووسرابوو ئەمانە نرخی جۆرا و جۆرن لە کاتێکدا کە حکوومەتی ماوە بەسەرچوو نرخی دیاری کردووە بەڵام تاوەکو ئێستا بەشێک لە بەنزینخانەکان پێوە بابند نەبوون و هەروەها لە بەنزینخانەیەکیش بەنزینی نۆرمال 900 دینار نووسرابوو بەگشتی دۆخی بەنزین تاوەکو ئێستا خراپە لە ئیدارەی سۆران ئەوە بەنزینخانەی کەوا ئێستاش من لێی وەستاوم ئەمەیان بەنزینی حکومی دابەشەکراتن کەوا بەنزینی 750 دیناریە هاوڵاتیان نۆرە ئەبەسن بۆ ئەوەی تاوەکو بەنزینیان پێ ئەدرێتن لە سۆران ئەمڕۆ دوو بەنزینخانە بەنزینی حکومی 750 دیناری دابەشەکەن بەڵام هاوڵاتیان ماوەیەکی زۆر لە سڕە ئەوەستنەوە کاتژمێرێک دوو کاتژمێر هەیە تاوەکو دوو کاتژمێر و نیو لە نۆرەیان وەستاوە و هاوڵاتیان بەر لەوەی کەوا نۆرەی دابشکردنی بەنزین بێتن بەشێکیان دێن ئۆتۆمبیلەکانیان لە بەیانیەوە ئەوەستێنن تاوەکو بەنزینخانەکە دەست بە دابشکردنی بەنزینە کاتن بەگشتی هاوڵاتیان ناڕحەتن بەهۆی گرانی بەنزین و سڕەی زۆری بەنزین لە ئیدارەی سۆران تاوەکو ئێستا سەرجەم بەنزینخانەکان بەنزینی نۆرماڵی 850 دیناریان بۆ نەهاتووە و هاوڵاتیانیش سیقەیەکی ئەو تۆیان بەو بەنزینە نییە بۆیە داوا ئەکەن پێویستە ئەو بەنزین لە کاتێکدا کەکرێتە 850 دینار و جۆرەکەشی باش بکرێتن بۆی ئۆتۆمبیلەکانیان تووشی گرفت و خراپون نەبن جیاواز لە بەنزین نرخی غازیش لە ئیدارەی سۆران تاوەکو ئێستا گرانە غازی بازرگانی یەک بوتڵی غاز تاوەکو 22500 دینار ڕۆیشتووە لە ڕۆژی هەینیەوە گرفتی غاز لە ئیدارەی سۆران دروست بووە تاوەکو ئێستا 1000 بۆ کارگەکانی غاز کە 1500 بوتڵی غازە هاتووە لە کاتێکدا ئیدارەی سۆران ڕۆژانە پێویستی بە 6000 بوتڵی غاز هەیە من پەیوەندیم بە سەرۆکی لێژنەی نەوت و کانزاکانی ئیدارەی سۆران لە قایمقامێتی قەزای سۆرانەوە کردەوە ئاماژەی بەوەداوە بڕیارەکەوە لە عێراق بەشێشتر لە غازیان بۆ بێتن بۆ ئەوەی بتوانن قەیرانەکان چارەسەر بکەن بەڵام نەگەڕم لایەوە تەواوی زانیاریەکانمون دەربارەی غاز و بەنزین لە ئیدارەی سۆران